بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. خولی سێمی پەرلەمانی عێراق کۆتایی بە کارەکانی هێنا و ئێستاش عێراق بێ پەرلەمانە. هۆکاری بێ پەرلەمانی عێراق دەگەڕێتەوە بۆ سەختەکاری بەرفراوانەی کە لە هەڵبژاردننی 12 ئایار ئەنجامدرا. با میواندارێک لە بەڕێزان دکتۆر ئەمین بەکر سەرۆکی پێشووی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق، هەروەها دکتۆر ئەنوەر ئەبوبەکر مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. الشعب نفتتح أعمال الجلسة رقم 14. خولی سێمی پەرلەمانی عێراق کۆتایی بە کارەکانی هێنا و ئێستاش عێراق بێ پەرلەمانە. 4 ساڵ لەمەوبەر خولی سێمی پەرلەمانی عێراق دەست بەکار بوو. ئەندامانی خولەکەش سوێندی یاساییان خوارد. 30 حوزەیرانی 2018 کۆتایی بە کارەکانی هات. ئێستا عێراق وڵاتێکی بێ پەرلەمانە و چۆتە بۆشایی یاسادانانەوە. لە دوای ساڵی 2005 و ئەنجامدانی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانیشەوە یەکەمین جارە عێراق دەکەوێتە بۆشایی نەبوونی پەرلەمان. هۆکاری بێ پەرلەمانی عێراقیش دەگەڕێتەوە بۆ ئەو ساختە کاریە بەرفراوانی لە هەڵبژاردننی 12 ئایار ئەنجامدرا. بەو هۆیەوە تاوەکو ئێستا دەرەنجامی هەڵبژاردنەکە یەکلا نەکراوەتەوە و دادگای فیدراڵیش ئەنجامەکانی پەسەند نەکردووە. نفتتح أعمال الجلسة الاستثنائية المخصصة لتصويب کۆتایی هاتنی تەمەنی خولی سێمی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە بەهۆی ساختەکاری عێراق لە دۆخێکی ناسەقامگیردایە و بێمتمانەی باڵی بەسەر لایەنەکاندا کێشاوە و هێشتا ئەنجام و سکاڵای هەڵبژاردنەکان یەکلا نەکراوەتەوە. ئەو بۆشاییە یاسادانانەی بەهۆی نەبوونی پەرلەمان لە عێراقدا دروست بووە تا ئێستا دیار نییە کەی کۆتایی پێدێت و خولی نوێ کەی دەست بەکار دەبێت. تا ئەنجامی هەڵبژاردنەکانی 12 ئایاریش لەلایەن دادگای فیدراڵی پەسەند نەکرێت و خولی نوێی پەرلەمانی عێراق دەست بەکار نابێت. لەلایەکی ترەوە دوای کۆتایی هاتنی تەمەنی خولی سێمی پەرلەمانی عێراق حکوومەتی عێراقیش دەبێتە کاربەڕێکەر. لە یەکی حوتەوە حکوومەتەکەی عەبادی بۆتە کاربەڕێکەر و بەبێ چاودێری پەرلەمان تا دەست بەکاربوونی کابینەی نوێ دەمێنێتەوە. ڕۆژی حوتی سێی 2014 هەڵبژاردننی خولی سێمی پەرلەمانی عێراق ئەنجامدرا. دوای 14 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە ڕۆژی 1 تەمووز خولەکە دەست بەکار بوون. لە هەڵبژاردنەکەدا لایەنەکان کێبڕکێیان کرد لەسەر 328 کورسی پەرلەمان و کوردیش 65 کورسی بەدەستهێنا. الدورة النيابية الثالثة، السنة التشريعية الثالثة. جارێک سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک دکتۆر ئەمین ئەگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم بەخێر بن و پێمان تازەش لە بەغداد دەگەڕێنەوە. سەبارەت بە کۆتایی هاتنی تەمەنی پەرلەمانی عێراق، بۆچی تەمەنی پەرلەمان کۆتایی هات و نەتوانرا مەسەلەن تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە؟ ئەلانەکان لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نەبوون؟ سەرەتا سڵاوتان لێبەوە، سڵاو لە بینرانی کەناڵی پێیان. لە ڕاستیدا منەموێ ینی یەکەم سوپاسی خەڵکەم کاتی خۆی کە دەنجاندا بە ئێمەوە لەو خوڵەی پەرلەماندا کە هەموو هەوڵێکماندا بۆ ئەوەی کە بتوانین بەرگری لە مافە دەستوریەکانیان بکەین. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ینی بەڕاستی بەرژەوەندی حیزبی لە هەرێمی کوردستاندا بۆتە هۆی ئەوەی بەرژەوەندیە گرنگە استراتیژیەکانی کە بەرژەوەندی گشتین و بەرژەوەندی بەرژەوەندێنێتەوە یەکانی کە لە دەسوورە ڕێکخراون هەمویان بکرێنە قوربانی و باشترین ینی بەڵگەش ئەم مۆزوعی تەزویرە بوو کە لە پێناو ئەوەدا کە تەنها کۆمەڵە حیزب یان بەتایبەتی تر بڵێم چەند حیزبێک لە هەرێمی کوردستاندا پارتی وێچێتی و لەوانەیە لە سێبەرەکانیشاندا حیزبی تریش ئاوی خوارد بێتەوە کە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیاندا وازیان یەکڕێزی هەرێمی کوردستان و یەکڕێزی سیاسی هەرێمی کوردستان ژێر پێی خۆیاندا بەرژەوەندی گشتیان ژێر پێی خۆیاندا تەنانەت بەش جۆرێک ئێستا مامەڵاکە لەبەگەڵ بەغایەت تەنانەت ینی هەر حسابیان بۆ ناکرێ و جۆشیان لێ ناگیرێ. لە ڕاستیە ئەوەی کە ڕووی داوە دەرەنجامی ئەو تەزویرەیە کە ئەم دوو حیزبە پەنایان بۆ بردووە و ویستویانە معادلاتی سیاسی کاتێکە
ناتوانن لە ئەرزی واقعدا خۆیان خەڵک متمانەیان نەماوە لای خەڵک و خەڵک متمانەیان پێناکە هاتوون بەم تەریقەیە بەم شێوازە دەیانەوێت یعنی پێگەی خۆیان لە دەست نەدەن. لە ڕاستی ئەم پێم وایە هەر حێزێکی سیاسی کاتێکە لە ڕووی معنەویەوە نەیتوانی ماهێتی خۆی لای خەڵک پارێزێ بەم شێواز تەزویریانە حتا بیکە زیاتر بێقیمەتر و بێبەهاترە بێت لای خەڵک. وازانی ئەمەیان بۆ چێتە سەر بەڵام ئێمە لە ئەنجومەی نوێرانی عێراقی و بەتایبەتی کۆمەڵێک لە پەرلەمانتاران لە گۆڕان لە کۆمەڵ و لە یەکگرتو توانیمان ئەمە نەهێڵین بە ئاسانی بچێ بەسەریانە لانی کەمی لە ڕووی معنەوە هەموو شەقامی سیاسی عێراقی دەواگە دەرکەینەوە کە ئەمانە چەند گەندەڵن و چەند تەزویریان کردووە و ئەوەی کە بە ئێوە یاڵێن یاوەی کە ناوێن هێناوە کە دەرەنجامە بەسێ هێناوە هەمووی ناڕاستە و دنیای بەڵگە کەوتە بەردەست. بەڵام بێگومان ئەمە بێزگەرەوەی کاریگەری سلبیە بوو لەسەر ینی ڕەوشی سیاسی لە عێراقا و نەک لەسەر ڕەوشە سیاسەکە لەسەر ڕەوشی دەستوری و قانونیش بە شێوازێک ڕەنگیدایەوە کە تاعاتی ئێستا بۆ نمونە پەرلەمان وجودی دی کە لە سیستەمی پەرلەمانیە ئەمە بە کوفر دادرێت چونکە بە پێی دەستور مادە 1 و 2 عێراق نظامێکی پەرلەمانیە ئێستا عێراق نظامێکی پەرلەمانی و پەرلەمانیشی نییە پەرلەمانی نییە و بێزگەرەوە کارەکەشی تەنات تەزویرە بە بۆ دادگای باڵای فیدراڵی لە ساڵی 2010 لە بڕیارێکە باسی لە کاتی بوونی نەبوونی حکوومەت و یاخود لە کارخستنی پەرلەمانە قەرارێکی هەیە کە بە ئاشکرا ئەڵێت ناکرێ هیچ کاتێک لە عێراقا یەکێک لەم دەسەڵاتە غایب بێ نە پەرلەمان نە سوڵتەی تەنفیزی نە سوڵتەی قەزایی چونکە نظامی پەرلەمانی لەسەر بنەمای تەوازنی دەسەڵاتەکان و بوونی ئەم سێ دەسەڵاتە بە بەردەوامیە. باشە بەس ئێستا کە نەبوونی پەرلەمانەتەنە و کارەکەی تەزویرە ئەگەر ئەو تەزویری بۆ ئەنجام نەدرابێ ئێستا پەرلەمانمان دەبوو ئێمە لە ڕاستیە تەمەن کە تەزویرە شێوازی تەعاتیکردن شێوازی وەڵامدانەوەی ناوەندەکانی دەسەڵات لەگەڵ تەزویرە کێشەکەی گەورە کردو بۆ نمونە یەکەمین جار ئێمە داوامە لە کۆمیسیۆن کرد هەڵسێ بە ئەژمارکردنەوەی دەنگی دەستی دەنگەکان ڕەفزی کرد پەنامان بۆ محکەمەی تەمیز بەرد دەوری نەبوو هاتین لە ڕێگەی هەمواری بڕیارێکمان دەرکرد لە پەرلەمان زەختی سیاسیمان کرد و ڕێگەی علاقاتی سیاسی و هەر دەوری نەبوو دو جار توانیمان لۆبی بکەین کە پەرلەمان کۆ بکەینەوە کە پەرلەمانمان کۆ کردەوە بڕیارمان دەرکرد هەر تەنەسوڵیان لێ کرد و ئیلتیزامیان پێ نەکرد ناچار بە یاسایەک کۆمیسیۆنمان دوورخستەوە دو جار ئەو یاسایە ینی بە شێوازێکە کە هیچ کەسێ ناتوانێت نکڵ لێ بکە کە داوای ئەژمارکردنەوەی دەستی دەنگەکانەکات لە 4 جار لە مادەی یەکی یاساکەیە ینی کەلیمەی بۆ منە في كل عراق في عموم العراق كل صناديق الاقتراع في كافة الصناديق يعني بهمو شوازك يعني وشي توكيد من لنا دقيقة بكار دهنا للجنة ساي بس بويك هيك كسينة وانت نصلي لبكاو بكشتو بلاد يمنات وين أم ياسايا بو همو دنگا كان نية. سپاسم كاكتور أنور جنابش بخير بي سپاس بام دبونت سبارد بمسألة أويك يسويك إما برلمان مانية العراق إما دتوانين بلين بۆشایی دەستوری یاخود دەتوانین بڵین بۆشایی یاسادانان کام من ئێستا کەوتونیتە کام دۆخە بڵین لە عێراق وڵا بەڕای من خۆی بۆشایەکان زۆرن بۆشایی پەرلەمانی هەیە و بۆشایی دەستوری هەیە و بۆشایی یاسایی هەیە جاگەر بۆمان ڕووکەوە ڕوونکردنەوەکە بۆشایی پەرلەمانی مامۆستا باسی کردێسە خۆی کەوتی کەیتر پەرلەمان دەوری تەواو بوو کۆتایی هە معنایەوە بۆ خۆی بۆشاییتر هیچ شتێک دەسەڵاتێکی نابێنەوە بۆ آخر ڕۆژکە بینی ئەو بۆشایی پەرلەمانی بەڵێ بەڵام بۆشایی دەستوری چییە؟ خۆی بۆشایی دەستوری بەڕای من دوو مستەلاح هەیە پێوترێ بۆشایی تەشریعیمان هەیە یعنی فەراغی تەشریعی و فەراغی دەستوریمان هەیە بەڕای من ئێمە موسساتمان هەیە و مامۆستاش ئاماژەی پێکرد ئێستا موسسەی مەسەڵەن ئێمە مەجلیسی وزەرامان هەیە ڕاستە بە مادەی 62 وازانم دووهەم بە مستەقیل دائەنرێ بەڵام ئەم دابوو دەستگایە ئەمێنێ و کار و ئیشەکانی خۆشی ئەکات ینی کارشتەکانەکە کەواتە ئەمە موسسێکی دەستوریە کەواتە ینی ئەمە ناکەوینە بۆشایی دەستوریەوە بەڕای منەوە بۆ چوونی منە ناکەوینە بۆشایی دەستوریەوە بەڵام ئەکەوینە بۆشایی پەرلەمانەوە کە بۆشایی
تەشریعیەوەی واتە یاسا دەرناچێت مەسەن بەنمونەما مەسا خۆی لەوێ ڕەنگە سی یاسایان ئێستا لە کەوەکو من سەیری هینەکەیانم کرد و وێبسایتەکەیان سی یاسایان لە بەردەستایەکە جێبەجێ بکەن یعنی با بڵێن لە ژێر قەید تەشریع ئیتر بە هەموار و بەدەرکردن و بە هەموو ئەوانە نزیکەی سی لە سی زیاترە یعنی ئەمە لە هینەکە کەواتە ئەمە بۆشایی تەشریعیە و گەورەشە بۆ وڵاتێکی وەکو عێراق زۆر گرنگە و ئەمەش بەڕای من ئەم یاسایی کە پەرلەمان بوو کە دەرچوو لە یعنی یاسای پەرلەمانی تعدیلی سێهەم بۆ یاسای هەمواری ژمارە 45 2011 ئەمە سێهەمین جارە کە دەستکاری ئەم یاسایە کرێ یاسایەکی دەرزیاژن کراوە لە لای من ینی دەرزیێژ لەبەر لە پێناوی مەسلحەت و بەرژەوەندیە ئەڵبەتە خۆشت ئەزانی ئەمە درێژکردنەوەی با بڵێن ئەم ئەگەر داوای تەمدید کرێ و داوای درێژکردنەوە کرێ و ئەمانە هەرچەنەوە تەمەن لە دەستوری شان نییە کە باسی بکە بەڵام بەڕای من لە عێراقا یاسای پەرلەمان و هەروەها هاتنە سەرخەتی محکەمەی ئیتیحادی لە مێژووی عێراقا بۆ یەکەمین جار ئەم شتە دروست ئەبێ ئەمەش تەبیعی ینی با بڵێن زۆر ئەتوانین بڵێن شتێکی متەوەقع بوو چونکە بۆچی متەوەقع بوو چونکە دەنگی وجدانی خەڵک بوو دەنگی وجدان و سۆزی خەڵک بوو هاتەکایەوە سۆزی جەماوەر بوو ئەم یاسایە کە هەڵقوڵاوی ناو جەماوەر بوو کە ئەم یاسایە دروست بوو ئەگەر ئێمە مەسەلەن بین ئەم کارە قێزەونە ینی با بڵێن تەفسیری ئەم کارە قێزەونە ناشرینەی کە ئەنجام درراوە سێشتی گرنگی لێوە بەدیەکرێ یەکەمین شت ئەوەیە کە ئەتوانی بڵێ گۆڕینی دەرەنجامەکان خۆی بۆ خۆی لە هەڵبژاردنە ئەبێتە هۆی گەورەترین ستەپ یعنی دەرەنجامێک تۆ بێ گۆڕ ئەمە دەزیکردنی دوو کورسی و سێ کورسی نییە گۆڕانی کاری بەسەر دوو کورسی سێ کورسیا بینی بەڵکو ئیرادەی خەڵکە گۆڕینی ئیرادەی خەڵکە بۆ ئەوەی دووهەم بۆ ئەوەی نەهێشتنی متمانە لە نێوانی هاوڵاتیە بە هیچ شێوازێ متمانەی هاوڵاتی بەدەنگ نەماوە ئێستا بە هیچ شێوازێ کە پێشتر کە ئەمیش پرۆسەیەکی دیموکراسی پێشتر دادگای فیدراڵی لەگەڵ قسەکردنە سەر یاسا لەسەر هەمواری سێمی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق باسی لێ کرد کە ئەم پەرلەمانە توانێت بەردەوام بێت تا دەست بەکاربوونی خولی نوێ بەڵام پەرلەمانی عێراق سە کۆتایی بەکارەکانی هێنا نەیتوانی بە پێم بڕیارەی دادگا بەردەوام بێت دادگا و دەوری دادگا مامۆستاش ئازانێ دەوری دادگا زیاتر دەورێکی ڕقابی ئیشرافی ئەوەیە کە مەسەرەن بزان شتێک دەرکا بڵێ ئامی قانونەت با بڵێن دەستوریە یا دەستوری نییە بوو ینی پێوترێت دادگایەکی دەستوری خۆی دادگا محکەمەی ئیتیحادی عولیا بەمەعنا لە شوێنێکە پێوترێت قەزای دەستوری یا محکەمەی دەستوریە ئەوە بە دەستوربوونی قانونەکان کە دەرەچێت وەکو شتێکی با بڵێن سەرپەرشتیارە و هینەکەشی دەسەڵاتەکەشی پابەندکارانەیە کە کاتێک کاڵێ ئەو دادگایە ئەو شتە دەستوریە دەستوری نییە یعنی واتە محکەمەی فیدراڵی هین ناکات حەقی ئەو ناچێتە ناو تەفاسیری شتەکانەوە تەنها بە دەستوری بوون بە ئەو حکومە کە موافقی ئەحکامی حکمی دەستورە ئەحکامەکانی دەستورە یا موافقی نییە هەڵبەتە مادەی قانونی مادەی یەک کە لە چۆتە جێگەی مادەی 38ەوە وەکو بە مەساژ ئاماژەی پێکرد دکتۆر ئاماژەی پێکرد کە چۆتە جێگەی ئەڵێ بە هەڵبژاردنەوە لە عموم عێراق و عمومی سنووقەکانە یعنی ئەمە بە ڕاشکاوی ئێڵێ بەڵام بەداخەوە مفەوەزیەی کە پێ ئەوتر کۆمیسیۆن تا ئێستەیش هەر شتەکانی وەکو ئێستا ئەو بۆتەوە بەڕای من ئەو بۆتەوە جارێکی کە فەیسەڵ ئەو بۆتەوە یعنی وەکو دادگایەکی تایبەتی تریلیاتەوە کە ئێستا تەنها حەسری کردووە لەناو ئەو سنووقانی کە پێی ئەوترێ سنووقی یعنی تانە لێ دراو یا سکاڵا لەسەر کراو غیری ئەوانە ناڵێ خۆمە کۆمیسیۆنەکەی تریش کەم ئەوانە مۆزەفی ئاسایی بوون و ئەمانە کە قازی و دادوەرن هەر هەمان شێواز بخۆگە لەو کاتەشە ئەوە بکرایە هەر عینن شت ئەوانش هەڵبژاردنەوەی بۆ ئەکرا ڕاستە وەکو پێویست نەهاتنە سەر خەد وەکو مامەساوتی بەڵام تەبان ئەو زۆر خەجولانە بوو دەوری مفەوەزی عولیا سابق ئەوەی ڕابردوون مەبەستە لەبەرەوەی خۆیان بە شێوازێ لە شێوازەکان تێوە گلااو بوون لەبەرەوە نیان ئەتوانی بە تەواوەتی بێنە سەرخەت خۆیان بەڵام لە هەمان کاتە وەکو بن لە وێبسایتێکە خوێن وەکاڵی 800,000 دەنگ بەتاڵ کراوەتەوە ئەیوەرە چەند هەزارانی تر کەس کارت و وەرەقە خراوەتە ناو ئەو سنووقانەوە ئەمە جگە لەوەی کە لە دوای 3 ڕۆژی دوای دەنگدانەکە پرۆسی دەنگدانەکە سنووقەکان سووتێنران نەگەر سنووقەکان بەڵکو جیازەکانیش ئیزان ئەمە لە پشت ئەمەوە کەوالیسی هەیە با بڵێن ئەم
پەردە پۆشە یا ئەتوانین بڵین شتێک هەیە لە پشت پەردەوە ڕەنگە ئەمە سیستمێک بێ ڕێکەوتنێکی لەگەڵ کراوێ ئێمە جیاوازیش باوە بکەین لە بینی ئێمە و لە بینی ئەوانە ئێمەمە بەسمان لە هەرێمی کوردستانە باشووری کوردستان بە ئاقارێکی زۆر خراپە ئەڕوا لەبەرەوەی خەڵقیان والێ کردووە تۆ چۆ لەڵی دەست دایمەن حەزەکە دائیمەن بازارەکە شێوە بێ لەوە قازاجیەکە بەڵام ئێمەش بەو شێوازە تووشی یەس و ئەوە کراوین دیسپۆین کراوین لەبەرەوەی کە جارێکی کە خەڵکە هاوڵاتی باوەڕی بە دەنگدان نەبێ و پرۆسەیەنەکە جیاوازی بینی ئێمە و ئەوانەیە ئازیزم بۆچی لەبەرەوەی لە خوارووە مەسەلەن ئەگەر تۆ بێت سیرکەی بازێک ئەوان دەنگە فرۆشن بە ئاشکرا دەنگە فرۆشن ئەمە ڕاستە دژی قانونە و دژی هەموو نەریتەکانی هەڵبژاردنە بە دەنگ بەڵام لە هەمان کاتە ئەوان ئەیکەن و من جۆم لە پەرلەمانتاری ئەوان بۆ بە ئاساییڵێ لە 50,000 بۆ بە 100,000 بەس لای ئێمە ئەوەی نیە لای ئێمە ئیرادەی خەڵکەکە ئەوەی ناوێ خەڵکەکە ئەوێ بە بانخوازی عەدالەت و دادپەروەری و حەزەکە دەساودەستی دەسەڵات بە شێوازێکی سلمی بکرێت بەڵام ئەمانە قبول ناکەن. سپاس دەکەم کاکتۆریان تەگرم وڵای بەڕێز سەر زیانەکانی بێ پەرلەمانی دەکەن چ زیانێکیە کاکتۆر سەبارەت بە مەسەلەی درێژکردنەوە بۆچی تەمەنی پەرلەمانی عێراق درێژ نەکرایەوە ئایا مەسەڵەن کێبوون کە لەگەڵیدا نەبوونەوەی کە تەمەنی پەرلەمان درێژ نەکرێتەوە لەم بارودۆخەدا با منەمە بنووسم بەڵام فەرم بۆ درێژ نەکرایەوە بەڵ من ئەمێ شتێک بڵێم ئیجازەی دکتۆر من لەبەرەوەی بەشێک لە اختصاصەکەم مزدەوجە دەستوری و مالیە لە بەرەوەی ئەمێ شتێک لەسەر مۆزووی فەراغی دەستوری و یاساییەکە بڵێم بۆی نەبێتە یعنی هینێک لە ڕۆژنامەی کوردیە بەڕە بڕۆین ڕاستە فەراغی دەسەڵاتی تەشریعیە بەڵام لە ڕاستیە ئێمە دوو تەسبێمانەیە بۆ فەراغی دەستوری دوو جۆر تعریفمانەیە یاخودەوە تا دەستور لە وڵاتە نامێنێ بە هۆکارێک دەستور لە کارەکەی پێ دوێت فەراغی دەستوری تا دەستوری تردانرێتەوە ئەمە حاڵەتێکە بۆ فەراغی دەستوری حاڵەتێکی ترکەیە کۆمەڵە دەقی دەستوری لە کار دەخرێن ئیشان پێ ناکرێت یا بۆ فترێکی زەمەنی ئیشان پێ ناکرێت ئەمەش فەراغی دەستوریە یاخود بەڵام لە عێراق دایم بە بەردەوامی هەندێک دەقمانەیە تا ئێستاژیشی پێ نەکراوە بۆ نێمە کێشەی مادەی 140مانەیە کێشەی مادەی 65مان هەیە کە ئەمە وایە کۆمەڵە دەقی دەستورین بەڵام لەناو دەستورە دوو جۆر دەقەیە دەقیقمانەیە کە زۆر ینی ئەساسیە وەکو کۆڵەکە وایە بۆ دەستور بۆ سیستەمە سیاسیەکە هەندێکیشمانەیە تەفسیریە تەفسیلەیە یاخود پێی دەوێت دەقی فەرعی ئەلێردا عادەتەن ئەگەر دەقی فەرعی لا کاریشکە یان کاری پێ نەکرێت بە هۆکارێک یا بەهۆی عرفێکی دەستوریەوە ئەمە عەنمی دەستورە ئەو کاتە پێی ناوترێت فەراغی دەستوری بەڵام لە دەقی ئەساسیە زۆر جار پێی دەوێت تەسمیەکرێت بە فەراغی دەستوری بۆ نمونە لە نەبوونی دەسەڵاتی تەشریعی فەراغێکی دەستوریە بۆ لەبەرەوەی کە پێچەوانەی یەکەمین کۆڵەکەی سیستەمی سیاسی عێراقیە کە سیستەمی پەرلەمانیە پێی مادەی 1 دەستور مادەی 8 دەستور و پێی مادەی 102 دەستور دەتوانین بڵین فەراغی دەستوریمان هەیە و فەراغی پەرلەمانیشمان فەراغی تەعتیلکردنی دەقی دەستوریمان هەیە ئێمە دەقێکی دەستوری ئێستا تەعتیل بووە کە پەرلەمانە نەک دەقێک چەندە دەقیق بۆ نمونە مادەی 1 باسی سیستەمی عێراقیەکە کە سیستەمی پەرلەمانیە مادەی 42 باسی ئەوەکە کە دەسەڵاتی عێراقی پەرلەمان دەسەڵاتی تەشریعیە و لە دوو مؤسسە پێک دێ و باسی مەسی اتحاد و مەسی نوابەکە مادەی 102 دەستور باسی ئەوەکە کە ینی مفۆزەی انتخابات سەر بە پەرلەمانەوە پەرلەمان ڕقابەیەکە لە ێزایەت و مفۆزەی گەورە گرنگترینی شیێت و تەعتیلت کردووە بێجگرەوەی حکومەت لەلایەن پەرلەمانەوە مراقەبەکە چەندەها دەقیقەی دەستوریمانێ کە بازە ئەرک و مەهامی پەرلەمانەکە کە نابێت تەعتیل بکرێت بەرحاڵ ئەمە بێجگرەوەی کە لە دوای دەستوری ئێمە چیمانەیە قەرارەتی مەحکەمەی اتحادیمانەیە بەپێی ڕیزبەند لە حتا تەنانەت دەتوانێت کە قانون تەفسیرەکە قەراراتی محکەمەی اتحادی ئەولوێتی هەیە ئێمە دەقی وازەحمانەیە کە ئاڵێ بەڵێ بەردەوام نەبوون کە ئەو ڕۆژە ئەنجا ئەلێرامەیە ئێمە لە ڕاستیە ئێمە نەمانتوانی بەرگری بکەین لە درێژکردنەوەی پەرلەمان و داوامان نەکرد و دژی وەستین لەبەر هۆکارێکی زۆر سادە ئێمە ئەزانین پڕبوونی پەرلەمان پێویستە بەڵام کێشەی ئێمە لە شەرقی ئەوسەدا وڵاتانی شەرقی ئەوسەد ئەوەیە کە دەسەڵاتدارەکەمە ئەوەندەیان حەز دەسەڵاتە ئیتر هەمیشە مەیلیان بەلای دیکتاتۆریەت و درێژکردنەوەی ماوەکانە ئەگەر ئەم شتە گەرچی پێویست بوو درێژمان کردێتەوە بڵێن دەسەڵاتی پەرلەمان لەگەڵ پێویستێکە درێژمان کردێتەوە جا پێ دەڵێن بۆ پێویستە درێژمان کردێتەوە ئەبوو بە مبەررێک ئێستا لە هەرێمی کوردستاندا شەڕیان کرد لەسەرەوەی کە جەنابی
سەرۆکی هەرێمیە و کاتە بێت ماوەکەی بۆ درێژ بکرێتەوە سەر ینی ئەترازی خەڵک و خۆپشاندان و لایەنە سیاسەکان ئەمە جارە هەر ئەڵەنکا کەوتا ئێمەوەنی تەجروبەی عێراقی هەیە کە ماوەی پەرلەمان درێژەکرێتەوە پەرلەمانی هەرێمیان درێژ کردەوە سەرۆکایەتی هەرێمیان درێژ کردەوە ئێمە لێرە لە عێراقیشە لەوانەیە ئەمە ڕوودا کە سەرۆکی حکومە بڵێ بێ ماوەکە درێژکەمەوە هەڵبژاردن نەکرێ ئەمە ئەبێت هۆیەوەی کە ڕێگە بۆ دیکتاتۆریەت خۆشکە لە وڵاتانی شەرقیدا ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە بەڵام ئایا پەرلەمان پێویست بوو یا پێویست نەبوو پێڵەن پێویست بوو بۆچی پێویست بوو مەسەڵەن تەمەنی بەردەوام پێش هەموو شتێک ئێمە گریمان لە بەردەم بابەتی ئادوفەرزی دەستیداین ئێژێک لە احتیمالەکان ئەوەیە ئەوەندە تەزویر بدۆزرێتەوە کە نەتایج انتخاباتی غا بکرێتەوە یعنی بۆ منە جیهازەکە دەرکەوێت جیهازەکەی تر هەموو معلوماتەکانی باڵە خوێندێتەوە باشە چی بکەین ئەو کاتەیە کێ یاسایەک دەرکا بۆ دووبارە کردنەوەی هەڵبژاردن نیمانە چێ بڕیار بدا بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن نیمانە چۆن دەسەڵاتی پەرلەمانە باشە کەواتە تۆ ئیشکالت هەیە ئەمە یەک دوو کێشەیەکی تر هەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن پێویستە کات چاودێری بکرێت بە پێی مادەی 102 دەستور پەرلەمانی چاودێری پەرلەمان ساڵی چاودێریکردنا بەڵام پەرلەمان نییە خاڵەتیشی تر پێ بڵم بۆ نمونە ئێستا ئێمە کۆمەڵە یاسامان دەسووەندووە لەم یاسایانە یەکێک دێت داوایەک لە محکەمەی دەستوری تۆمارەکە لە محکەمەی اتحادی ئەبێ خصومەی هەبێ پێی لە ڕووی دەستوریەوە خصومە چییە؟ ئەبێ سەرۆکی پەرلەمان بێ سەرۆکی پەرلەمان نییە تۆ ئێستا ئەدەم کاتەیە چێ ئەبێ خصومە بکە بەرامبەر بە حکوومەتی هەر تەرەفێک زۆر قەزەیترەیە بۆ نمونە حاڵیشی تەواوی دێ پێویستی بە قەرارێکە پێویستی بە تعدیلی بوزدەیە پێویستی بە موازنەی تەکمیلیە پێویستی بە هەموومانەیە هەموو ئەمان سەڵاتی پەرلەمانە نییە ئەمە هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکەی ئەو گەندەڵیە بوو ئەو فەسادە بوو کە کۆمەڵی حیزب لە پێناو پاراستنی خۆیاندا وڵاتیان تووشی ئەزمەیە کرد کە مەترسیەکی یەکێک لە مەترسی هەر خەتەرەکانی ئەوێت دەستوریش کە تاکە ئەمەلی خەڵکی کوردستانە کە مافەکانی خەڵکی کوردستان پارێزێ احتیمالی تعطیلکردنی هەیە ئەگەر بێت حکوومەتی تەواوی ڕابگەێنرێ احتیمالە ئەگەر بگەینە قۆناغێک حکوومەتی تەواوی ڕابگەێنرێ ئەو کاتە پەنابەرێ بۆ تعطیلکردن و لە کارخستنی ئەو دەستورێکە جارێشکە کورد ناتوانێت ئەم دەستورە بە و شێوەیەکی ئێستاە دابڕێتەوە کاوتۆرە سوارد بە زیانەکانی بێ پەرلەمانی بۆ نمونە ئێمە بێ پەرلەمانی چ زیانێکیە لەم بارودۆخە ڕای بن هەروکو مامۆستا ئاماژەی پێکرد یاسایە هەروکو خۆشم باسم کرد یعنی تۆ یاسا بەچی دەرەکەی ئەگەر پەرلەمان نەبێ دەوری ڕقابی واتە ڕقابی هین ناکرێت فعلەن ئێستا مەجلیسی وزەرا ئەگەر بێت و کارێ بکە ئیشێ بکات بێوێ مەسەڵەن شتێ بکە کە نادەستوری بێ یا نایاسایی بێت یا بە شێوازێ لە شێوازەکان تەبیعی ئەو ناتوانێت ینی کێ هەیە کاکتۆرە سەوار بە بڵێن دووروی سیاسی کێتی و پارتی بۆ نمونە لە بەغداد ئەوان مەسەلەن دژایەتی درێژکردنەوەی پەرلەمانی عێراقیان دەکە بەڵام لە کوردستان بۆ لەگەڵ درێژکردنەوەی سەرۆکایەت هێرێم پەرلەمانی کوردستان دابوون هەرچەندە بڕۆم لایەنەکانی وەکو کۆمەڵ و گۆڕان هەم لێرە دژی درێژکردنەوە هەم لە بەغدادیش لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نەبوو بەداخەوە ئەمە یەکێکە لەو دووفاقە سیاسی کە ئێمە هەمومان ئەیزانین کە لە هەرێمی کوردستانە باشووری کوردستان ئەمەی کە بە ناوی نوخبەی سیاسی و دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمەوە ئێمە لێرە ئەیبینی لە باشووری کوردستان بەڕاستی ئایندەیان نەماوە ئێستا لەبەرەوەی ئایندەیان نەماوە ناچارن پەنابەرن بۆ تێکدان و فەوزا دروستکردن و ئاژاوەنەوەی بە شێوازێک لە شێوازەکان ینی ئەو ڕەوشی باشوورە تێک بدەن لەبەرەوەی کە ئەو کاتە حەزەکەن یاسا نەمێنێ پەرلەمان نەمێنێ ئەوکو خۆش ئاماژەی پێکرد پەرلەمانێکە بیانەوێت دایخەن لێرە بیانەوێ بیکەنەوە بە ئارەزوی خۆیان کەواتە ئەوەی ئێمە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە تا ئێستا دەستوریشمانیە ئەوە خاڵێکی ترە هەر کەبی زین هەر بەو شێوازە کراوە اینجا ئێمە بینەوە سەر کاتێک کە شتەکە لێرە نیفاقە سیاسەکە لێرایە لەوێ بە شێوازێک خۆیان پیشان ئەدەن و لێرەش بە شێوازێکی تر مەسەرەن لەوێ ئەڵێن ئەگەر بێت و بڵێن درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە ئەمە پێوترێ ئینقیلاب و واتە کودەتا بەسەر شەرعی دەستوریە و یا بەسەر دەستورە بەڵام لە کاتێکە لێرە خۆیان بە ئارەزی خۆیان دەستور درێژ ئەکەنەوە بە ئارەزی مەبستم لە تەمەنی پەرلەمانە پەرلەمان بۆ خۆیان درێژەکەنەوە بێ ئەوەی کە کەس یانی هینێکی بکات سەرزەنیشتیان بکە و کەسیش بتوانێت بەرامبەریان قسەکە بەڵام لەوێ ئاوای ئەگەێنن بە خەڵکەکە یەن ئازیزم کە ئێمە ئەگەر بەرامبەر ئەم هەڵوێستە بین چۆن چۆنی
من ئەتوانم تۆ بێ داوای یەکرزی لە من بکەیت چۆن داوای ئاشتی و ئاشتەوایی لە منەکەی بە تەواتی ئەمە بێتە هۆیەوە کە بەردی بناغەی پێکەوە ژیان هەر لە بنا یعنی با بڵێن پارتیویەتی وەکو دکتۆر ئاماژی پێدا کە بۆ نمونێستا بۆی تەزویرەوە تەمەنی پەرلەمان درێژ کرابە ئەگەرنا ئەمڕۆ دەبوو پەرلەمانی نوێ دەست بەکار بووە پارتیویەتی ڕۆڵێکی هەرە سەرەکی دەگێڕن لەو بێ پەرلەمانیە ئەوان ئۆکارێکی هەرە سەرەکین هەتا وەکو درۆ دراو هەبێ ئەوان لا یازال هەر باڵا دەستە بن هەتا درۆ دراو هەبێ ئەوان هەر باڵا دەستە بن و بە ئێستاشۆ دەستور هەبێ دەستور نەبێ یاسا هەبێ پەرلەمان هەبێ بە هەر شێوازی خۆشیان ئاماژیان درۆ دراوەکە کۆتایی پێدێ وەڵڵاهی ئەوە کەوێتە سەر ئەم میلەتە سەر ئەو خەڵکە سەر ئەوەی کە هۆشیاری خەڵک ئینسان بەڕاستی ئێمە بێت دایمەن بە دوای هۆشا بگەڕێن ئەوە ئەبێ یەکێک لەوانە نەفەس درێژ بین ئەوە بێ یەکێک لەوانە کە بەردەوام ئێمە نەبڕاو و نەپساوە بین بە هیچ شێوازێکی ئەوانە دەستخەڕوە نەبین تووشی یەس و بێهینی نەبێ ئومێدی نەبین چکگەر تووشی بێ ئومێدی بین هەر وایان ئەوێ کە ئەیانەوێ بەم شێوازە بیبن بڕێوە کە ئەم فەوزایە و ئەم با بڵێن هەڕەمەکی بازاری و وڵات و شارە ئەوان لە قانزاجی ئەوانە بە زۆکو درێژکردنەوەی تەمانی پەرلەمان لە دەستوری عێراق شتێک نییە بە ناوی درێژکردن من شتێکی وانە نەمبینیوە شتێکە بەهین بێت ئەوەش ئەگەر هەر شتێک بێت خۆ تەبیعیە هەموو یەکێتە بابی فقی ئیجتیهادەوە کە بڵێ شتێکمان نییە لە ناو من بزانم و ئەوانە کە بڵێ درێژکردنەوەی تیاابێ بەڵام بۆ حلکردن و ئەوانەی تایە مادێکی وازە مادەی 64 بەڵام ئەو کاتە مادەی 64 مەجلیسی وزارا بە حکمی مستەقیلدا ئەڕێ و بە تەصریف ئەعمالدا ئەنرێ ئەم شتێش هەیە ئەمە لە هێنا کاتێکە کە حلە بێتوانە بەهۆیە لە هۆکارەکە سپاسان دەکەین سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانەبن بێبەش برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە
هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازادگانی ئەسپی ڕەش بەرهەمە شازادگانی ئەسپی ڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپی ڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک دکتۆرە منێک گەرم و لای بەڕێز پێشتر بەڕێز لە سەرەتای بەرنامەکە سوپاسی و دەنگدەرانت کرد کە پێشتر دەنگیان بێ ئێوەدا بۆ 4 ساڵی ڕابردوو ئەیچی بۆ دەنگدەران دەڵێ کە ئەم جارە دەنگیان پێدا بەڵام بۆی تەزویر نەچوونە پەرلەمانەوە. تەمان دیسانەوە سوپاسیانەکەم ئەوە متمانیان بە ئێمە کردووە مەسئولیەتی ئێمە ئەو بۆ دەنگانە بپارێزین لە ڕاستیان لە ماوەی ڕابردووە بە من بۆ خۆم لە سێنزەی مانگی پێنجەوە لە دوای ڕۆژە وڵاتەکەەوە لە بەغدا چونکە زانیومە ینی ئیشی ئەم مینە شەڕی ئەم دەنگانە بێت لە بەغدا بکرێ هەموو هەوڵێکمان داوە ئەوان مافی خۆیانە بەڵام مەسئولیەتی لایەنە سیاسەکانە بە دەرەجەی یەک کە بێت شەڕەکە درێژە پێ شەڕەکە کۆتایی پێ ناتوە نەخێرم شەڕە نابێت کۆتایی پێ بێ ئەبێ ئەم شەڕە درێژەی پێ هەبێت چونکە ئەمە مافی خەڵکە و بێ پێویستەکە بەرگری لەم دەنگانە بکرێت ئێمە سەر ڕاوەیە کە یاسایەکمان دەرکرد بە وازەحی زۆر بە وازەحی لە مادەی یەک هەموو دەنگەکانی نەتایجی ئەلکترۆنیمان ڕاکردەوە هەیەهاتی وتمان هەم ئەو دەنگانە ئەتیباریانەیە کە بە دەزەژمێرێنەوە بە وازەحی قانونەکە بە هەموو مادەکانی زۆر وازەحە لەتانەیە نەدانە محکەمەی اتحادی هەمووی پشتڕاست کردەوە بێزگە لە مادەی سێ نەبێت. ئەمە تەفسیلاتی دەستوریمان زۆر لە کەناڵە عەرەبیەکان باس کردووە کە قەرارەتی محکەمەی اتحادی تەنانەت چوین بۆ مفەوەزیە زانیمان کەم قەرارە وا دەرەکەن پێشەوە چوین بۆ مفەوەزیە ئەندامانی لیژنەی یاسایی بێزگەلەوە چەند برادریشی تریش هاتن هەموو قازەکانمان بانکردن بە زۆر بە تەفسیلی پێماوتن ئەوەی کە ئێوە ئێڵێن هەڵەیە ئەوەی کە بۆی چوون تەمان ئەمانزانی دەستێکی تر هەیە لە پشتەوە کۆمەڵە سرای سیاسی هەیە زەختی سیاسی هەیە لە پشتەوە وا لە مفەوەزیە کە گوێ لە قانونەکە نەگرێ و گوێ لە قەراری محکەمەی اتحادی نەگرێت کە خۆشیان قازین بێن بەم ئاڕاستەیە ئیشکەن. باشە بەس بۆی لای خەڵک ڕوون بێ بۆچی بەڕێزە دەڵێمە یاسایەکی ڕوونمان دەرکرد بەڵام بۆچی کۆمیسیۆن پێوە پابەند نابێ بۆ کۆمیسیۆن کەوتە ژێرەوە فشارە سیاسیەوە ئەم فشارە سیاسی لێرەوەیە ئەم فشارە سیاسیە من تەسەوڕەکەم لە ڕێگەی سەرۆکی مەزی قەزاوە بێ فشار کرابێت بۆەوەی کە بەم ئاراستەیە بڕوە بە هەر بیانوێگە بێ هەندێکیان یانگو شەڕی ناخۆ ڕۆدا هەندێک لایەن بۆەوەی کە بەرگری بکەن لە دەنگە تەزویرەکانیان لەو کورسیانێک کە بە تەزویرێ ناوێنە هەندێکیان یانگو نائستقراری و نەبوونی ئەمن و ئاسایی ڕۆدا هەر دەستیشیان کرد بۆ بە تەقانەوەی بنکەکانی کە سنووقی دەنگدانی لێبوو مەخزنەکان لە ڕسافە ئەمڕۆ تەقینەوەیەک لە کەرکووک ڕوویداوە بۆ شێوەندنی وەزعەکەی کە ئەزانن کە سێشەممە دەزەکرێت سیاسێک تەنە لە ناو خۆی فشار لەسەر کۆمیسیۆنی فشاری دەرەکی شێ بۆ لای بینەران ڕوون بێ فشاری دەرەکی تەنها لە ڕێگەی لایەنە سیاسەکانەوە کرێت لایەنە سیاسەکان و هەندێک لایەنی دەرەکیش هەیە کە فشارەکات لایەنە سیاسی ناخۆیەکان هەندەدا بۆی بۆن من لەگەڵ دەسەڵاتی قەزایی لایەنە سیاسەکانمان بۆی لای خەڵک ڕوون بێ کە ئێستا فشاریان خستە سەر کۆمیسیۆن لەناو حیزب عێراقیەکاندا حیزبی حەلمان هەیە جەماعەتی کەربوونیان پێدەوترێ لەگەڵ کۆمەڵی پەرلەمانتارن دیال لە هەویەتونە نزیکی 20 کورسییان هێناوە ئەمانە دەنگیان لە ئەردەن کڕیوە بڕوا بکە ئەگەر بەس گوێ لە دانیشتنەکەی پەرلەمانی دوێنێ بگری ئەوەنە یعنی ئەوەندە حقایقی تیاوتراوە یەکێک لەوانەکە کاکسەید کاکەی بێزگەلەوانە کۆمەڵە لە پەرلەمانتاری تر کە خۆیان لە ناو قەزەکانە بوون بۆ منە وتویانە لە کەرکووک لە بڵێن لە کەرکووک 600 سندوق تەزویری تیاکراوە لە سلێمانی ئێمەتانمان لە هەرچی چیزەی ئەلکترۆنی داوە دنیای بەڵگەمان خستۆتە بەردەم 170,000 دەنگ بەس دووبارە کۆپی کراوەتەوە لە ناو سندوقەکانە لەس دەو شتە زاویەکە داوە بە ئێمە ئەمە چۆن چارەسەرەکەن 170 بۆ کەس محاسبە ناکرێت بۆ کەس لێبرچینەوەی لەگەڵان نەگرێت 170,000 دەنگ بەس دووبارە کۆپی کرابێتەوە
نزیکەی ینی بەدروستنەوەی گۆڕان زیاد لە 180,000 دەنجی لە سلێمانیا لێبراوە. هەموو ئەمانە چێ بردوێتی بۆ خاتری چێ براوە ئەبێ محاسبە بکرێت. بەرەزوتە شەڕەکە کۆتایی پێنات و ئێستا دوایان قۆڵا کە پەرلەمان تەمەنی کۆتایی پێات لانە سێسەکە نتوانن چی بکەن کە ڕێگەی پەرلەمانی ئەو کاتە تۆ دۆڕێک کە بەهیوابی بێهیوابوونی نابێ بێهیواب بێ من کاتێک تەمەندێنێ بۆ سەر جەسەکەی پەرلەمان سەرکەوتو نەبوو یەکەمین کەس کە دۆڕا لەم شەڕیال سەرۆژی پەرلەمان بوو. پەرلەمانی بەجێهێشت و لە تورکیا تەوافقی کرد و کۆبوونەوەی ڕێکەوتنی کردەوە لەگەڵ ئەو جەماعەتەی کە هینن کە دەستیان لە تەزویرایە جەماعەتی کەربولی ئەوان لەوێ لە ژێر سایی دەسەڵاتی تورکیا لەوێ دانیشن ڕێکەوتنیان کرد. لە یەکێشکە لە ڕێگاکانی تەزویر ئەم برادرانەی هەرێمی کوردستان بە یەکێتی و پارتی یەکێتی بە پەرلەماندارەکانی خۆی وتبوو بە هیچ شێوەیەک نابێ بستە پەرلەمانەوە. باشە بوو ئەگەر لەگەڵ ینی عەدو فەرز خۆی وتمە درێژکردنەوەمان ناوێت ئەگەر ئەوان لە درێژکردنەوە درێژکردنەوەکان بەکاری ناوەکو بیان و دوای وتمان ئەومان ناوێت هینمان کرد قانونەکەمان تعدیل کرد ئێمە دژی درێژکردنەوە بووین ئێمە توی قانونەکەمان تعدیل کرد مەشروعی قەرارەکە وتمان دەو فەرمو وەرن وتیان نەوەڵا ئێمە داهاتن دەنگەکانێک کەسەکانیان ژمار ئەگەر دەنگەکانی تۆ لە خۆت ئەمینی دەنجی خەڵکت نەزیوە کورسیەکان کورسی ڕاستەقینەی خۆتن بۆ نەیتە پەرلەمانەوە. ئەمە کەواتە ئەم سەرۆکی کۆمیسیۆنی سلێمانی ئەم تەزویرە لە ژێردەسیا کراوە بۆ محاسبە ناکرێت. ئەم هاوڕێی کە مدیری مفۆزی سلێمانی بووە کەواتە ئەم حیزبانە بۆ دانیشتوون دەبێت چی بکەن بۆ سەیریکە هەموو ئەمانە بێت داوای جناییان لەسەر بکرێتەوە نەک تەنها داوای مەدەنی ئەبێ داوای جناییان لەسەر بکرێتەوە خۆ تەنها نابێت و بە یەک قزە ڕاوسی ئەم محکەمەی ڕەفزەکە بچۆ بۆ محکەمەی تر لەم شوێنە ڕەفزەکە بڕۆ بۆی تر ڕامەوەستە چونکە فەڕەنسا کە مێژووی ئەم فەڕەنسایی کە ئەمڕۆ ئەیبینین و خەڵک ڕوویتیەکە و بە باوکی یاسای شەرقی ناسرێنراوە ئەزان لێکەوە سەرچاوی گرتووە ئەگەر مێژووی یاساکانی بخوێنیتەوە لە مەحاکمەوە سەرچاوی گرتووە قەراراتە بۆ قەزیە بۆ دەکەڕ ڕەفز کراوە بەڵام توانراوە دیسانەوە بە شێوازی تر بجوڵێنرێتەوە تاکو قەرارێ دەرچۆ بۆتە پێشینێکی یاسایی و سابقی قەزایی ئەمە بێزگەلەوەی کە ینی ئەم فشارانە وای کردووە هەر بێزگەلەوەی لەناو قەرارەکەی محکەمەی اتحادیە ئێمە قسەمان کردووە لەگەڵ محکەمەی اتحادیە لە ڕێگەی کە چەند پەرلەمانتارێکەوە محکەمەیە سەرۆکی محکەمەی اتحادیە ئەڵێ کاکە هەر لەناو قەرارەکەی دەقی قەرارەکەی ئەڵێ الصناديق التي طعنوا بها أو التي سوف تطعنوا يعني دووبارە توانی تاانی لێ بدەیتەوە بۆ دانیشتوونیان بە تاان دووبارە تاان ناکەینەوە بە طریقەی تر مفۆزەی ناچارکەین بۆی کە هەموو سنوورەکەی سلێمانی ئەو دێر و دۆک دووبارە بژمێرێتەوە. کاکتۆر سەبارەت بە مەسەلەی حکوومەت دوای ئێستا پەرلەمانمانیە لە عێراق حکوومەت دەبێت حکوومەتێکی کاربەرەکەر یا حکوومەتی کاربەرەکەر چییە بۆ من ئایا دەسەڵاتی چییە تاکەی بەردەوام دەبێت بەپی دەستوری عێراقی؟ والله من ئەوەی بزانم ئەوەی معلوماتمە بێ وکم مادەکەوتمان مادەی 64 دوو هەمە کایتر تصریفی ئەعمال لە تصریفی ئەعمالی تر ینی ناتوانێت نە یاسادارەکان نە هیچ زۆر شدا خاتە دواوەشتی گرنگ ناتوانێت ڕووچاوبوون حکوومەتی کاربەرەکەر ینی مؤسسەیەکی دەستوریە مؤسسەیەکی دەستوری نییە کە با بڵێن ڕێقابەی ئەو با بڵێن جیهەتە تەنفیزیانە بکات هەر لە سەر و کۆمارۆجێتی تەنفیزیە تاوەکو جێگیری با بڵێن ڕئیسی مەجلیسی وزەرا ئەمانە هەمویان دەستگای دەستورین ئەمانە هیچیان لە شوێنی خۆیان لا ناچن ینی وەکو لاچوون ئیش و کارەکانەکەن تاوەکو پەرلەمان دەست بەکارە بێ و دروستە بێتەوە بەڵام من بەڕای من ئێستا نازانم مامۆستا باسی ئەوەی کردیان شتێک هەیە من نمبینیوە کە لە وێبسایتە دەرچوو بێ کە محکەمەی اتحادی با بڵێن تەکیدی ئەوەی کرد بێتەوە ئایا عەدو فەرزەکان ئەمڕۆ بەنامەیەکی دەرکردووە دادگای فیدراڵ پشتگیری خۆی بۆ کۆمیسیۆن دەربوو کە تەناو سندوقانە جێ بکاتەوە دادگای تەمیز ئەوە ئەگەر بینە سەر بەڕاستی لێکۆڵینەوە بکەین لەسەر خودی محکەمەکە ینی محکەمەیەکی فعلەن من دایانێم ژەهراویە محکەمەی فیدراڵی محکەمەی اتحادی محکەمەیە ژەهر ئەڕێژە جار بەجارێ لە بینی هەم دەسەڵات و لە بینی ئەو لایەنانەی کە با بڵێن جیهەتی با بڵێن گەل و میلەتایە بۆ ئەوەی نە ئەمیان با بڵێن هین بێت
بێ مافمێنێتەوە نەئەویان ینی شتێکی دارێکی لە ناوەڕاستە گرتۆ بەدەستیەوە ئەبینی لە محکەمەکە کە ئاماژەی پێکا یەک مادە بە مادەکە من خوێندومەتەوە مادە بە مادە یەک ڕاوە و تەفسیری بۆ ئەکا ئایا ئەمە دەستوریە یا دەستوری نییە مادەی یەک وەکو ئاماژەمان پێکرد بەنەس ئەڵێ هیچ کێشەیەکی تیانە و بۆ معنای هیچ غوبارێکی تیانە بەڵام ماوەستەوەی کە دەنگەکان بەرەستم بە هەموو دەنگەکان ئەژمار بکرێتەوە جگە لە مادەی سێکە ئەویش بە تەبریرێکی بە تەبریرێک کردوێتی تەبریرەکەی ئەوش ئێمە وەکو ئەوەی کە تۆزێک ئەلفوبێی قانون و یان ئەهلی شەرع بێ ئەهلی قانون بێ ئەزانێ حیکمت لە قانون ناچیە ئەڵێ لەبەرەوەی هەدردانی دەنگە و هەدردانی مافی مرۆڤی تایە ئەمە مافی مرۆڤ با قسەی نەکەن هەدردانی دەنگ ئەی من ئەگەر بینیم شتێک بوو بە کێشەیەک بوو بە جەریمەکە دروست بۆ من لێرەشە پرسیار لە کاک دکتۆر ئەوانەکەم ئەمان خۆیان باسی مفەوزیەکەن مفەوزیە وایە ئەمان هەر یەکێکن لەوانە کە وایە بیان هێنایەتە سەر مینەسە و لێکۆڵینەوەیان لەگەڵا بکردنەوە بیان نایە بە دادگا ئێستا ئەوەی کە مفەوزی خۆی بە ئاشکرا دانی بەوە ناوە کە تەزویر کراوە و دانیش لە ناو خۆشیانە مزەویری تیا هەیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە نازانم بۆ پەرلەمان بۆ بەمە هەڵ نەساوە ئەمە احتیمال زۆر ینی ئێوە گلەیەکەن بەر ئێوە شەکەوی تۆ ئەو سازیانەوەی ئێمە زۆر بەزیادەوەمان کردووە ببوورە دکتۆر جان چونکە ئێمە ناتوانێت ئیسیجواب بکرێت جواب ئیزراعاتی خۆی هەیە ئەتوانێت بێ بەس 15 ڕۆژ چاوەڕێکی تاوەڵام دەداتەوە ئێمە و کاتمان بەدەستەوە نەبوو بۆیە تەنانە هاتین لەبرەوە لیژنەیەکمان دروست کرد و هەموو ئەوانی کە کردویانە نردمان دامان بە لیژنەیەکی تر و بۆ قەزاشمان نا زۆر لەوە زیاتر بڵێن تێپەر عمومەن ئەگەر بێنەوە سەر مەوزوعی تەحالوف و ئەمانی کە ئێستا هەیە ئەمانە ئەسەکە لە بەغا ناوێن ناوە فەزای وەتەنی و تەحالوفی نازانم عابر للطائفیە و هەتا کۆمەڵێ ناوێ حکومە ئەبەویە وەتەنی ئەمانە هەمووی یاریکردن و گەمەکردن و خاوکردنەوەی خەڵکەکەیە و لە نێوانی خۆیانە وەکو مامەساژ ئاماژی پێکرەوە من ئەگام لەوە خۆناغی بۆ نمونە ئێستا چی بەسەر دەکە بۆ نمونە ئێستا پەرلەمان نەماوە قۆناغی جاکردنەوەی دەستی دەنگەکان دەست پێ دەکات ئەگەر عێراق بۆ نمونە پێویستی باڵبژارنێکی تر بێت چێ بڕیاری لێدا لەم قۆناغە دەبێت چی بکرێ یاخود قۆناغی دوای ئەمە کلیانە سیاسەکان چیاوانەی کە دەنگیان دزراوە خۆی پێش هەموو شتێ من بەڕای من پێشەوە قسە کرێت لەسەر ئەمە مفەوزیەی لەسەر ئەم مفەوزیەی کە ڕابردوو بوو حەقنی ئەوانە بەڕاستی بەبێ چکە لەبەرەوەی ئیهداری ماڵی عامیان هین کردووە حەقەیەکێک لەوانە محاسەبە بکرێن ئەوانە بە هەموو ئەو مدیرانی شۆڕ بێتەوە بۆ مدیرەکانیش ئەوانی کەش کە دەستیان تیا بوو هەتا لایانی سیاسیەکانیش بەڵام مەوزوعی پەرلەمان ئیترەوە ماوەتەوە سەرەوەی کە با بڵێن جارێ ئەبێت تۆ چاوەڕوانی ئەم نەتیجەیە بکەیت تا ئەم نەتیجەیە نەبێ لكل حادث حديثة هیچ شتێکی کە نابێ بڵێ بەس تۆ بتەنها کۆمیسیۆنی پێشتر بەکەم تەرخەم زانی کە تۆمەتبارە بەگەن بە ساختەکاری خودت کۆمیسیۆنەکەی تۆمەتبار نیە پێشێلکردنی یاسا بۆنمەکە لە کۆمەڵێک دادوەر پێک دێ هەمواری سێمی یاسایی جیاوازی لەگەڵ ئەمە ئەوەیە ئەگەر تۆ ئەمەم لێ بپرسی بڵێ ئەمانەی دادوەرەکان کە دادوەرەکان لە جیاتی مدیرەکان دانراون لە ئەمانە تەمانە وەکو هەر کۆمیسیۆن سێرەکرێن وەکو کۆمیسیۆن سێرەکردن ئەمانش بڕیارەکان قابلی تانەیە دیسانەوە کە کاتی ئێستا بڕیارێکیان ناوە لە 21 من تاریخەکانم بیزەڵ لەبەر نیە 21 و 23 و 25 لە وێبسایتەکەیانە ئیعلانیان کردو چکۆکو نەشر مامۆسا ئەزانێ نەشریان کردو بڵاویان کردوەوە کە ئەڵێن خۆیان ئەڵێن ئەو دەنگ عەفو ئەو بژاردنەوە پاک بژاردنەوە کۆکردنەوە ینی با بڵێن جیاکردنەوە و پاک بژاردنەوەی دەنگەکان ئەڵێن هەموو سەرانسەرە عمومی عێراقە ئەمە خۆیان بڵاویان کردوێتەوە کەچی لە دوایی ئەسا پەشیمان بوونەتەوە تۆ سێرگە پەشیمان بوونەتەوە لەو ڕێیە لەو بانگەشەیە کە کردویانە ئەمە خۆی پێچەوانی چی پێتر ینی من بەلامە زۆر سەیرە پێچەوانی ئەوەی قانونەکەشە کە محکمە اتحادی تەصدیقی کردووە کەش بە دەستوری داوە و ئەبێ هەر مادەیەکیش تەطبیق بکرێت. سپاس دەکەم. کاک تۆ سەبارەت بە خولی نوێ هیچ وادەیەک دیارە بۆ نمونە کەم خولە کۆتای پێات خولی نوێ هەرچەندە خەڵک زۆر پێیان وایە ئەم خول لەسەر بنەمای تەزویر پێک دەست بەکار بێت. وەڵام پێم وایە پێش هەموو شتێک ئێستا ئەم کۆمیسیۆنە نەک کۆمیسیۆن تەمان کۆمیسیۆن ئەوەی کۆمیسیۆنی مزەوە تەزویرچی ئەوە ئێستا تەزوید کراون بەڵام ئەم کۆمیسیۆنێکی ئێستا کە قەزا پێک هاتووە
تەنها خۆی ناشرین ناکەگەر لەم پرۆسەیە سەرکەوتو نەبێت باش بەڵکو قەزاش ناشرین دەکا و قەزاش خاتە ژێر پرسیارەوە بەس هیچ ئەمەلێکێ بەڵام بۆیە کاری دروست بکرێت لە لە ڕاستیان من لە کەرکووکە دروزە بێ لە 100 گۆڕانکاری لە مووسڵا دروزە بێ لە کوردستانە ئەکری ئەگەر بکرێت و داوای لەبرنەکەم بۆ قاتە دروست دەبێت بەداچین ئەگەر بەڕاستی بکرێت لە 100 یعنی دروست ئەبێ و دروست بەڵاگەر تەمان دڵنیایە مەگەر بمانزانێت تەمان ئێمە کاتێک ئەم تەزویرە گەورەی کرا هەر لە یەکەمی لە حەزەکانەوە کە سەیری شردەکانمان کردزانی مەم دەنگانی کە چونکە من خۆم دەنگداوە لە سنووقێکە دەنگی خۆمیتیانی هەر ماڵ و مناڵۆم و کەس و کارەکەم لەوێ دەنگی منیتیان نەبوو ئەمە ینی مانایەوە کاتەوە تەزویرە لێکراوە بابەتەکە ئەوەوانی کاکە هەمومان کێشەکە لێرەدایە سەرجان ئێمە کە ئەمەمان بینی لەبەردەم دوو حاڵەتا بووین یا ئەوە تا بێدەنگ بین بەناوی ئەوەی کۆمەڵەیەک چار نییەوە هاتوو تێپڕێت یاوە تا بێ هەڵوێسمانە بێ ئێمە توانیمان ئێستا بۆ هەموو دنیا بسەرمێنین کە تەزویرێکی زۆر گەورە کراوە ماوەتەوە سەرەوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و دەسەڵاتی قەزایی بەکاری خۆی هەڵسێ ئەگەر هاتوو سەرکەوتن و لەم قەزەیە تەنها لایەنە سیاسەکان نین کە زەرەکەن بەڵکو و پرۆسی سیاسی عێراقا و دموکراتیەت زەرری گەوراکە هەموو ئەو کەسانی کەس بە مەسئولیەتەکەن ئەگەر ڕازگۆن لەگەڵ ئەوەدا کە ئەنەی خزمەتی گشتی بکەن ئەبێت لەگەڵ ئەوەدا بن کە عەدو فەرزەکە دەنجی حەقیقی بۆ لایەنەکان بگرێتەوە گوناحی یعنی خەڵکێک بۆ لە جێگاتی من بچێتە پەرلەمان کاتێک لەسەر بنەمایشی تەزویرە چێ ناتوانێت بەرگری لە بەرژەوەندی خەڵک بکە ئەتوانێت بەرژەوەندیەکان و ئامانجە زۆر استراتیجیەکانەوە بێزگەلەوە تەنان دەستکەوتەکانی خەڵکی ئەم کوردستانەش بفرۆشە بگۆڕێتەوە بە کۆمەڵە دەستکەوت کەواتە ئەم خەڵکانە شایانیەوە نین متمانیان پێ بکرێت حکوومەتێک ئەگەر دروست بە سەر بنەمایە انتخاباتە بۆ 4 ساڵ یانیدا هەمیشە پێدرێت ئەو حکوومەتی تەزویر حکوومەتی دەرەنجامی تەزویر پەرلەمانتاری مزەوەر کەواتە جێگەی متمانە نییە بۆیە خەڵکێک ئێمە پێم وایە بەشێک لەمە مەسئولیەتی خەڵکە خەڵک پێویستە کات ڕاستە دەجیا بەلایەن سیاسەکان ئەبێ لایەن سیاسەکان بەرپرسیار بن بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکیش خۆی لەمە بپرسێتەوە بەس خولی نوێکەی دەست بەکار دەبێت ئەنێگر من پێم وایە ئەمە ئەگەر بۆیان تێپەڕێت ئەو بەرنامەیە کە قەزا هەیەی و ڕێکەوتوە لەگەڵ لایەنی سیاسیە دەستکاری دەنگکانیان نەکا بەداخەوە هەندێک لە کەس واگومان نەکرێت چونکە ئەگەر واگومان نەکرێت ئەو بۆ ئاڕاستە پێچەوانەی یاسایە ناڕۆن ئەوە ئەو کاتە وا ناکەن کە تووشی ینی زۆر بخایەنێ لە ماوەیەکی کەما بەداخەوە لەوانەیە دەنگ بن لەسەر ئەوەی کە بڵێنم دەرەنجامانە ڕاستن گۆڕانێکی چەند بۆ نمونە چەندی پێچی پەرلەمانی وێز بەکارە بۆ چوونی وەکو وەڵا ئەگەر لایەنە سیاسەکان بێدەنگ بن وەکو ئەوەی کە ئێستا هەیە وەکەوەی ئێستا هەیە لایەن سیاسەکان بێدەنگ من پێم وایە لە 15 ڕۆژی ترا ئەگەر بێدەنگ نەبن درێژ دەکرێت بەڵێ ئەگەر بێدەنگ نەبن ئەو کاتە یعنی قەزەی تر دێتە پێش سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ئەمین بەکر سەرۆکی پێشووی فراکسیۆنی گۆران لە پەرلەمانی عێراق هەروەها دکتۆر ئەنوەر ئەبوبەکر مامۆستای زانکۆ سوپاس بۆ ئەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ مۆندیال چەند قۆناغێک چۆتە سەر